سلااو لەو ڤیددیۆ باسی ئەوتان بۆ دەکەم ئەو کارلێکی کیمیایی کە بەکارهاتوە بۆ دروستکردنی ئەو چەکی ئەتۆمی لە فیلمی ئۆپنهایمەر لایەن هەردروستکردنی چەکی ئەتۆمی و تەمان ئەو کارلێکی کیمیاییە چۆن ڕووداتن و چ توخمێک بەکاردێتن بۆ نمونە لە فیلمی ئۆپنهایمەر و لە چیرۆکە ڕاستەقینەکەی کە بۆمبی لیتل بۆیان دروست کرد کە لە یۆرانیۆم پێکاتووە کە لە هیرۆشیمایاندا نزیکەی 200,000 کەسی کوشت ئەوە چۆن ڕوودەدات طبعاً لە فیلمەکە باسی ئەوی دەکات چۆن فیژن ڕوودەداتن کە بە عەرەبی پێدێن ئینشیتاڕی و لە هەمان کاتیشە بە کوردی پێدێن دابەشبوونی ئەتۆمی طبعاً ئەو توخمەی کە بەکاردێنن بۆ نمونە یۆرانیۆمە ئەو یۆرانیۆمە یان پلوتۆنیۆمە هەر توخمێک بلەو توخمانەی کە بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی بەکاردێن کە بۆ نمونە بەکاردێنن چۆن ڕوودەداتن هەڵدەسن چیەکەن ئەو ناوکی ئەو ئەتۆمەی ئەو توخمە بۆ نمونە پلوتۆنیۆمە چۆن وێ لێ دەکەن لێکی جیاکەنەوە کە پێ دەڵێن فیژن ئینشیتار چۆن لێکی جیا دەکەنەوە بە لێدان بە نیوترۆنەوە کە نیوترۆنی لێ دەدەن بۆ نمونە لەو ناوکی ئەتۆمە کە دەبێتە دوو بەش کە بووە دوو بەش ئەو دوو بەشە جیا دەبێتەوە لەگەڵ ئەو جیابوونەوەی وزەیەکی بێتام گەورە دروست دەکاتن لە هەمان کاژە لەگەڵ جیابوونەوەی ئەو نیوترۆنەش دەبێتە دوو بەش ئەو دوو نیوترۆن دەچی لە دوو ناوکی ئەتۆمی تری ئەو پلوتۆنیۆمە دەدا ئیتر ئەو هەر بەردەوام دەبێت ئەو یەکە دەبتە دووە دەبتە 4 دەبتە 8 دەبتە 16 ئیتر ئەوها بەردەوام دەبێت کە ئەو شتە بە ئینگلیزی پێ دەڵێن نوکلیر چین ریاکشن کە پێ دەڵێن کارلێکی ئەتۆمی بەردەوام بە کوردی ئیتر ئەو کارلێکە بە بەردەوام دروست دەبێت لەگەڵ جیابوونەوەی هەر ئەتۆمێک هەر ئەوە وزەیەکی بێتام گەورە دروست دەکاتن کە ئەو وزەیە دەبێتە هۆی ئەو کە بەکاردێتن بۆ دروستکردنی چەک و کە چەکی ئەتۆمیە کە بە ینی بۆ نمونە شتێکی 5 سانتیمی ئەوەندە چوارگۆشەیەک یان خڕێک کە پێکاتوە لە پلوتۆنیۆم کە ئەو وزە خیاڵی دروستەکات کە دەتوانانی شارێک تەخت بکاتن 200,000 کەس نیو کەسی تێدا بێتن طبعاً ئەوە قیاس دەکرێت تەقینەوەکەی بە کیلۆتۆن قیاس دەکرێت طبعاً ئەوە دوای ئەوەی کە ساڵی 48 شەڕی ئەوەی تەواو دەبێتن شەڕی جیهانی دووەم و ئیتر ئەمریکا بە هەموو نوعێک لە نوعەکان ئەو باوەڕی وایە کە هەو خۆی تاکە کەسێک کە بتوانێت چەکی ئەتۆمی دروست بکە هەر ئەو لای دەمینێتن دوای ئەوە ساڵی 49 کە یەکێتی سۆڤێتی زاران ئەوان هەڵدەستن بە دروستکردنی چەکی ئەتۆمی ئیتر لەو کاتەوە ئەمریکا دەست بە ئەوە دەکاتن چۆن چەکێکی تر دروست بکە کە لە زۆر قات لەوەی بەقۆتر بێت کە ئەویش پێ دەڵێن چەکی هایدرۆجینی بۆمبی هایدرۆجین بۆمب طبعاً ئەو پرۆسێسی کە باسم کرد کە ڕووداتن بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی وەکو لە یۆرانیۆم و پلوتۆنیۆم ئەو بەسکردنەوەی دەرگایە لە چەکی هایدرۆجین طبعاً ئەوە بەس بەکارێ بەس بۆی مەچینەی گەرمبی ئەو بۆمبێکە لە هایدرۆجین بۆمب چونکە هایدرۆجین بۆمب قووەتەکەی بە مێگاتۆنسە یعنی ئەگەر لیتل بۆی کە هیرۆشیمای تەخت کە نزیکەی 200,000 کەسی کوشت هایدرۆجین بۆمب قووەتەکەی 700 ئەوەندە بۆ 1000 ئەوەندەی ئەو چەکەیە کە لە نەفسی سڕی لە نەفسی حەجم لێم تێدەگەن ئەو ئیتر بزانن ینی ئەو چەکانە ئەتا چه حدێک ینی ماس دیستراکشن دەکە ینی دەمار شامل دنیا بوونیە تێک دەداتن طبعاً ئەوە بەس وتم بە کورتی و بە شێوازێکی زانستیانە بۆتان واز بکەم کە ئەو چەکە چۆن دروست کراوە و شێوازی دروستکردنەکە بە شێوازێکی زۆر ئاسان ئەگەر حەستان لێ باسی ئەوەش بکەم بۆتان شێوازی دروستکردنی چەکی هایدرۆجینی ینی لەو قوتوانە لەو هەنگاوانە کە تێدەپەڕین کە لە چەکی ئەتۆمی دوای دەبێتە چەکی هایدرۆجینی چۆن دروست دەبێت و ئەو گەرد و ناو کۆشتانەی هایدرۆجینەکەی ئەو توخمی هایدرۆجینەکە چۆن زیاد دەبێت و چۆن ئەو وزە زۆرەی دروست دەکاتن پێم بڵێن لە کۆمنت زۆر سپاس بە هیوای ڤیدیۆی تازە